سلام خۆشەویستانم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆمە بەختەوە دەزانم کە لە بەرنامەیەکی دیکەی ئێوە ڕۆژهەڵات و بە دیکۆرێکی نوێوە دێمەوە خزمەتتان خۆشەویستان هەروە کە ئاگادارن ڕۆژی 4 جۆزەردان هەیئەتی دەوڵەت و وتەبێژی دەوڵەتی حەسەن ڕوحانی لە کاناڵی شەبەکەی خەبەری ئێران ڕایگەیاند کە نرخی سوتەمەنیەکان کە 7 جۆر بوون گران دەکرێت. کاریگەریەکانی گرانکردنی سوتەمەنیەکان لە ئێران و لە کوردستان تا چەندە کاریگەر دەبێت لەسەر بژێوی ژیانی کۆمەڵانی خەڵک و ناوەندەکانی بەرهەمهێنار و کۆی گشتی ژیانی کۆمەڵانی خەڵک لە ئێران و لە کوردستاندا. جێبەجێکردنی گەڵاڵەی یارانەکان تا چەندە دروست بووە؟ ئایا جێبەجێکردنی ئەم گەڵاڵەیە بە شێوەیەکی گشتی کاریگەری مثبەتی بووە لەسەر ژیانی کۆمەڵانی خەڵک یا بەعکسەوە؟ بۆ وڵامدانەوە بەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە ئەم شەو لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا میوانی بەڕێز کاک زاگرۆزی خۆسرەوی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵە لە شاری هەولێرمان کردووە. پێشەوەی کە بڕۆینە خزمەتی کاک زاگرۆزی خۆسرەوی هەروەکە ئێوە خۆشەویستان ئاگادارن پێرەشەو محەممەد باقری نەوبەخت وتەبێژی دەوڵەت لە شەبەکەی خەبەردا و توێژێکیان لەسەر گرانکردنی ئەسوتەمەنیەکانی و هۆکارەکانی بڵاو بووەوە. من بەشێک لە وتەکانی محەممەد باقری نەوبەختم ئامادە کردووە ئەوە دەبینین و بۆ ئەوەی کە بە چاوێکی کراوەترەوە بچنی ناو باسەکە ئەو وتانەی نەوبەخت دەبینین و دێنەوە خزمەتتان. الان قبل از اینکه پول کارمندای دولتمون رو بدیم اول باید ببینیم کل ملت ایرانی حقوقی رو توضیح بدیم. خدا میداند بعضی از ماها چون تو جایگاه سازمان مدیریت و برنامه‌ریزی من موظفم که این پرداخت‌ها رو تنظیم بکنم. باور بفرمایید آدم تا حد من اگه بگم CCU هم که رفتیم اینقدر به ما فشار میاد که به وقت این کارتی که این میزنه یارانش رو میخواد دریافت بکنه یا اون پیمانکار عزیزی که کار کرده الان پولش رو میخواد دریافت بکنه یا اون کارمندی که یک ماه زحمت کشیده و الان میخواد پول. خب کارمند که حقوقش که نصف که نشده، ما حتی مثلا 14% اضافه کردیم. یه عده‌ام گفتن چه دولت بی‌رحمی این 14% هم اضافه میکنه. خب منم میتونم بگم 140% بده اضافه بکنه. از کجا باید بیاریم بدیم؟ ماها که مقصر نیستیم. ولی درخواستش اومده برای شما درسته؟ چون خبرش زمزمه‌اش داره میشه. حالا من نمونه‌هاش رو عرض می‌کنم. افزایش قیمت‌ها. حالا نمونه‌ای که از من چند نمونه رو خدمتتون قرائت بکنم. مثلا دبیر انجمن تولید کنندگان سیمان گفتن که ما افزایش 17% رو درخواست کردیم از دولت با توجه به اون بخشانی که بعد هماهنگ کنن با دولت. تولید کنندگان نان هم یا همون نانوایان هم باز درخواست افزایش قیمت رو اعلام کردن. ایران خودرو گفته که محصولات خودمون رو 10%، سایپا گفته 15% ما تقاضا داریم که افزایش بدیم. حتی اونایی که خودروهای چینی رو اینجا کار میکنن باز این افزایش قیمت رو درخواست کردن. حالا چند تا دیگه هم میشه اضافه کرد. حالا من سوالم اینه. روغن نباتی، لبنیات و کنسرو. سوال من اینه. اگر چون بحث اینه که آیا دولت نظارت میکنه یا نه. اگر نظارت دولت نمی بود، اگر تاکید آقای رئیس جمهور نمی بود، اگر بخشنامه معاون اول محترم رئیس جمهور نمی بود، پاسخ به من داده نشده، نمیدیم پاسخ. اگر اینها نمی بود یعنی چی؟ یعنی اینا هر یک از این عزیزان ما که انسان‌های زحمتکش و شریفی هستند برای خودشون هم توجیهی دارن که افزایش بدن، افزایش میدادن. پس نشون میده که یه ضابطه‌ای وجود داره، یک چشم ناظری بر کارشونه، یک حکمی وجود داره که هر کسی هر کاری رو نتونه انجام بده. اینا باید مطالبشون بررسی بشه. خب خیلی از این مسائلی رو که همونطور که شما اشاره کردید ما که اجازه ندادیم. اگه اجازه بدیم یعنی میشه همینجور افزایش قیمت. علت این که ماه اردیبهشت نسبت به فروردین 0.2% باز تورم تقلیل پیدا کرد، هم تورم نقطه به نقطه پایین اومد، هم تورم سالانه اون پایین اومد، هم تورم ماهانه، ناشی از اینه که ما مراقبت داریم. نه تنها این دکتر نوبخت اطمینان دادین که افزایش قیمت ها اتفاق نخواهد افتاد. اجازه بدین که من به صحبت های حضرت عالی در
اوایل تقریبا اسفند ماه سال گذشته اشاره بکنم که 6 اسفند ماه هم توی مطبوعات چاپ شد که فرمودیم در سال 94 ما هیچ افزایش قیمت بنزین و سوخت مصرفی نخواهیم داشت. به همین جهت ما بنزین رو به رغم اینکه 1200 تومان که بیشتر از این 1000 تومان بود، 1500 تومانی که پیشنهاد شد، دولت اینا رو نپذیرفت. دولت همین وضع نرخ 1000 تومانی رو که الان یک نرخی بود، تنها کاری رو که کرد این سهمیه ها رو حذف کرد. ضمن اینکه خیلی من صریح خدمتتون بگم ما الان تو برنامه هامون واقعا تصمیم برای یه اتفاقی رو نداریم. مثلا تو برای اسفند ما وقتی شرایط قانون به گونه‌ای باشه که ما تو همه منابع احساس بکنیم باید یک اقدامی رو انجام بدیم، اون وقت خیلی سریع با مردم صحبت می‌کنیم که تا پیش از این اظهار تازه تالی هم بوده. می‌خوام بدونم که چه دلیلی باشه که این تصمیم دولت عوض بشه. خب بالاخره وقتی که شما قانون وضع بشه، اصرار و اجبار بشه که باید اجرایی بشه و از سوی دیگر شما بالاخره در موقعی قرار دارید که باید نسبت به برخی از پرداختام اقدام بکنید، بنابراین در اون صورت اقتضایی باید عمل بشه. من تازه یه سوالی دارم، فرض بکنید اصلا این از اینکه آثار روانی که شما میگید این مثلا سنجیده است، ما که الان تصمیم قطعی نداریم که اتفاقی بیفته، از الان بگیم که ما میخوایم چیزی رو گرا میکنیم، زمینی که واقعا هم اون وقت ما هم چه تصمیمی نداشتیم. من اینو بهتون بگم تا اون روز آخر کارشناسا تو جلسات مختلف تکرار شد تا بیان استدلال بکنن و آقای رئیس جمهور بپذیره از این که این تنها راهیه که باید صورت بگیره. مقاومت به حد کافی در این زمینه از سوی دولت وجود داره و من فکر میکنم که خیلی ساده بگم دولت اینو میفهمه که اگر با هر یک از این موارد موافقت بکنه این یک اثر سو داره و میتونه بخشی از مردم رو که تو زندگیشون اثر میذاره اینا رو دلخورشون بکنه. دولت که علاقه‌مند نیست، نه تنها علاقه‌مند نیست بلکه از اون طرف علاقه‌مند رضایت مردم رو جلب کنه. بپذیرید که ماها خدمتگزارانشون هستیم، در شرایطی هستیم که اون چه که فکر می‌کنیم سر جمع به نفع مردمه در سر جمع. ببینید گاهی اوقات ما بین خوب و خوبتر باید تصمیم بگیریم ولی گاهی اوقات بین بد و بدتر تصمیم بگیریم و تصمیماتمون هم کوتاه مدت نیست. من میفهمم الان خزانه ممکنه تا سال آینده تمام بشه، فعلا ما مثلا یه تصمیماتی میتونیم بگیریم برای سالهای آینده یه بار سنگینی بیاد، فعلا نفعشو ما میبریم چون این افزایش قیمت ما حاضر نمیشیم هم چه کارایی رو بکنیم. یکی از بحثایی که مطرح میکنه آقای دکتر این هستش که از دولت تدبیر مردم شاید انتظار نداشتن که به یک باره و بدون اطلاع رسانی، این صحبت است که در پیامک ها آمده، این اتفاق رو رقم بزنه. نظر خود از اتاری چیه؟ من نمیدونم بدون اطلاع رسانی یعنی چی باید میکردین؟ یعنی الان میدادیم میگفتیم که ماه آینده میخوایم این کار رو انجام بدیم، این چیزی رو تغییر میداد؟ نمیدونم گله‌مندی رو بعضا مطرح کردن که چرا به یک باره مثلا حالا من میدونم یک ماه بگم بعد یه عده از فردا شروع می‌کردیم یک ماه جامعه رو ملتهب نگه رو داشتن که تا مثلا این آثار و انتظارات تورمی بره. من میدونم هر کاری یعنی تدبیر در همین بود که اصلا خب بالاخره یه تصمیم گیری شد. ما 2 ماه چون انواع و اقسام راه‌ها وجود داشت. اصلا یه عده پیشنهاد کردن هیچی رو گرانش نکنیم، بیایم به اندازه پولی داریم که قانون گفته نصفش رو به مردم بدیم، بیایم این 45500 تومان رو، یه عده گفتن که بکنیم 30000 تومان، یه عده میگفتن که این رو با استدلالا بکنیم 25000 تومان، یه عده میگفتن که ما میتونیم یعنی یک راه حلی این که بیایم فقط معطوف بکنیم به افراد تحت پوشش کمیته و بهزیستی، بقیه رو همه رو قطعش بکنیم. بعد یه پول قابل توجهی داشته باشیم، این پول رو برداریم مثلا به تولید بدیم به وتەکانی محەممەد باقری نەوبەخت و تەبێژی دەوڵەتی ڕوحانی بوو. کاک زاگرۆز سڵاو لێبێ و ئەو کاتتان باش و بەخێر بێن بۆ
بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات هەروواکە ئاماژەم پێکرد تەوەرەی ئەم شەوی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات لەسەر گرانکردنی سوتەمەنیەکانە. بەڕێستان کاریگەریەکانی گرانکردنی سوتەمەنی کە هەر لێرەدا کە فەرمانداریەکانی شارە جیاوازەکان لە ئێران و لە کوردستان بەگشتی دەیان دەرەوە 7 جۆر سوتەمەنیان گران کردووە. چه کاریگەری هەیەکی دەبێت لەسەر ژیانی کۆمەڵانی خەڵک بەگشتی؟ سپاسان دەکەم سلااو و ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی ڕۆژهەڵاتیەوە تایبەت پرۆگرامیەوە ڕۆژهەڵات لە کۆمەلگایەکی کە پێی ناوەتە سەنعەت و پێی ناوەتە ماشینیزم و ماشینیزم بەشێک لە ژیانی خەڵکی قەتئەن سوخت و بنزین بە تایبەت ڕاستە و خۆ کۆمەلگاکە ئاڵۆز دەکات ڕاستە و خۆ لەسەر هەر کەسێک بۆ خۆی لە جێ خۆی دە کابرای قەساب کابرای بەزاز کابرای کە هیچ ممکنە پەیوەندێکی ڕاستە خۆکی بە بنزینەوە نەبێ بۆ خۆی هەست دەکات ئەوەی دەبات سەرەوەی بخوانی ئیشارەیان پێکردە دەوڵەت بەخۆ ئیشارە بەوە دەکات کە خەڵک خەریکە وەفشاری بۆ ئەسناف ئێناوە هەر سنفەی بۆ خۆی حەول دەدا بە دەلایلێکی کە بۆ خۆی هەیەی کە پێی وایە ڕاستە و خۆ بەرنامەی بوێ هەر گەشتنێکی بێ ئەو شتە لە تاریختا دیتراوە هەمیشە دەیبینین کە بنزین شتێکی ئەساسیە لە کۆمەلگادا وەختی زگرانی دەکەن تاسیر دەردەن سەر هەموو کەسەوەی قیمەتەکانی خۆی گران دەکەن و ڕاستە خۆ فشار بۆ خەڵک دێنێ خەڵک بۆ سەتی مەعیشەتی خەڵک دێنێ فشار بۆ ژیانی خەڵک دێنێەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست ئێوەش دەتوان لە ڕێگای ژمارە تەلەفۆنەکانی 0964 751 180 68 و هەروەها لە ڕێگای ئەم ژمارە مۆبایلەوە واتە 0964 750 385 0416 ئێوەش لە ڕێگای وایبەر واتساپ و لاینەوە بە ناردنی نامە بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا بکەن و ڕاوبۆچوونی خۆتان لەسەر ئەم مەسەلەیە کە گرانکردنی سوتەمەنیەکان و کاریگەریەکانی لەسەر کۆمەلگایە بۆ ئێمە بنێرن و هەر پرسیارێکی تایبەت بە ئەم پرسەتان بوو دەتوانن لە میوانی بەڕێز کاک زاگرۆزی خۆسرەوی بپرسن. کاک زاگرۆز لە سەرەتای دەستپێکردنی گەڵاڵەی یارانەکان لە ئێراندا کە جێبەجێکرا لە سەروبەندی دەوڵەتی ئەحمەدی نژاددا ئێمە بینیمان کە چ لە ناوخۆ و چ لە دەرەوەی وڵات ناڕەزایەتی هەیە کە کاشناسانی اقتصادی کەسایەتیە سیاسیەکان ئەوانەی کە بە جۆرە لە جۆرەکان دەیانتوانی خاوەن نەزەر بن مخالفتیان کرد لەگەڵ ئەم گەڵاڵەیە وتیان ئەمە کاریگەری خراپی لەسەر کۆمەلگا دەبێت و ڕێژەی هەژاری و بێکاری و ئەوانە دەباتە سەرەوە. جێبەجێکردی گەڵاڵی یارانەکان بەڕای ئێوە تا چەندە سیاسەتێکی دروست بووە؟ یارانە پێشوەی کە هەرچەند دەوڵەت دەوێت نیشانی بداکەوە حرەکەتێکی ئابووری و باسێکی اقتصادی من پێمە پێش هەموو شتێک سیاسەتێکی قرس و سیاسی لە پشت بوو پرۆگرامێکی سیاسی لە پشتەوەی بوو دەوڵەت نەیدەتوانی گەیشت بۆ حەدێکی کە نەیدەتوانی ئەو سوبسیدانەی کە جامعەیەکە لە زۆر جگایە لە کۆمەلگای دیکەدا هەیە کە سوبسیت هەیە سوبسیت پشتیوانێکی دەوڵەتیە کە دەیدەن بۆ مەسەلەن ئارد دەکڕن ئاردی هەرزان دەکڕن بە میلیارد کۆمەک دەکەن ئارد دەکڕن دەیدەن بە نانواخانەکان و ئەوە ڕاستە و خۆ نییە نایدەن بە خەڵک لە پشتی ئەو ماجەرایەدا تەواوی بودجەکە دەوڵەت دەیدا بەو شرکەتە گەورانەی کە مەسەلەن ئارد وارد دەکەن یا ئارد دەکڕن لە خەڵک بەڵام کە کێشانی ئەوەی وە گۆڕانی وی وەقەتکردنی ئەو پارەیە ئەو سوبسیدەی کە لابرد هێنای بە شکلی یارانە بیدە یارانە فۆرمێک لە حەقارەتی خەڵکە فۆرمێک لە کۆنتترۆلکردنی خەڵکە فۆرمێک لەوەیە کە بتوانێ دیارە قازانجی خۆشی تێدایە دیاری بەشێکی خەڵکی کە دوورن لە پێشکەوتن و لە نێو دیهاتەکاندا لەو جگەیانەیدا کە لە گاز دوورن لە ماشین دوورن کاریان بە ماشین نێکارم لەبەر فشاریان بۆ لەسەرن ئەو بودجەیان بۆ دێ پوڵیان دڵیان بەو پوڵە خۆش دەبێت پوڵەکە دێتە نێو ماڵەکەیان یان نێو کەسێک کەم دەتا و فەقیر و هەژاری کە لە نێو شاردان کە هیچ وابزنی حتا ممکنە بەشێکیان ممکنە ئەسەن لولەکەی گازیان نەبێ کابرا معلمیکی فەقیر بە بودجەیەکی 500 600 هزار یا 700 هزاری ناگەهان
دوو بەرابەر وە سێ بەرابەر بوو تەواوی قیمەتی هەموو شتێک لە گاز بگرە لە بگرە هەر قیمەتی هەموو شتێکیان بردەستەرێ هەر بە خاتریوەی کەمە یارانە دەدەن بە خەڵکی و ئەوە فشارێکی زۆر زۆری خستە سەر قەڵک ئەوە سیاسەتێک بوو کە بەڕاستی هێرشێکی بێ شەرمانە بوو بۆ سەر ژیانی خەڵک بۆ سەر اقتصادی خەڵک و ئەمە دیتمان هەروەک بۆ خۆش باس کرد پێشنەهادێکی کە دەیان کرد کە نەیکەن ئەوە خەتەرناکە باخان بەرەو ڕوخانی بردووە ئەوە ڕوخان یعنی وە ڕژیمێک نییە کە ڕاوەستاوە لەسەر ئەلان فقط بە وەسیلەی هێزی سپای پاسدارەوە بە هێزی سەرکوتوانە ئەگەر وەک هێزێکی نۆرمال باە ئەگەر هێزی سەرکوتی لەگەڵ نەبێ لەباری اقتصادی دارمەوە وڵاتە ئەو وڵاتە وڵاتێکی ڕووخاوە ئەوە شەن دەکرد وە فشارەکەشی ئاغای ئەحمەد نیژاد کە ڕۆیشت نایکێژێ ئاغای ڕوحانی نایکێژێ ئەو فشارە خەڵکی فەقیر و هەژار لە هەموو لایەکی و بەتایبەت لەو پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و ئەو کاتتان باش بەڵێ فەرموو سڵاو کاک موختار شەوتان باش باشتر بۆیەوەش لەگەڵ جەنابتان لەگەڵ ئێوە ڕۆژهەڵات تەماتم گرتووە بەڵێ لە خزمەتتان فەرموو ئەگەر دەکرێت دەنگی من نازانم تەوەری بەرنامەکەتان لەسەر یارانەوە و شتانەیە لەسەر گران نازانم تا ئەو شوێنەی کە من بزانم تا شوێنێک کە بزانم یارانە بۆ کاتێکە بێت کە نرخی شتەکان نرخی هەموو شتێک لە حاڵەتی عادی خۆیان بێت ئەو شتانەی کە ئەیانەوێت یارانەی بۆ بدەن یا هەرزانی بکەن کۆمەک بە خەڵکی کەم داهات و کەم دەرامەت بکات بەڵام ئیسەوانیە ئیسە ئەو یارانەیە کە درێت بەسەرجەم بە کەسانێکە درێت کە سەر بە ڕژیمی جمهوری ئیسلامین و بەڵام نازانم شتەکان هەموو شتێک گران کراوە ئاو برق و گاز و تەلەفۆن و کاریگەریەکانی گرانبوونی سوتەمەنیەکان لە ئێران و لە کوردستان تا چەندە کاریگەر دەبێت لەسەر نییە بۆ کەسی کەم داهات نییە ئەو شتانە بەڵێ ئەو شتانێک کە هەرزان کراوە نازانم یا یارانەی لەسەردانراوە بۆ کەسی کەم داهات نییە بەسەرجەم حساب کراوە بەسەرجەمیش وەکو بەرنامەیەکی داڕێژرا و حسابی لەسەر کراوە من لە گوێم لە قسەکانی کازاکرۆسیش بوو دەستخۆشی لە یەکەم و دەستخۆشی لە ئێوە شەکەم بۆ بەرنامەکەتان بەڵام ئێوە زۆرتر لەسەرەوە قسە بکەن سپاس حتمەن دەستخۆش بۆ بەژایی لە بەرنامەی ئەو ڕۆژهەڵاتدا کاک زاگرۆز بینەرانی خۆشەویستیش پێیامیان نردووە کە دەبێت ئەوانیش بەشدار بن لە بەرنامەکەدا میم حەیدەری کە نەینووسیوە لەکوێوە نامی نردوو دەڵێت ئەحمەدی نیژاد لە شەوی 28 سەرماوەزی 1389 لە تەلەڤیزیۆنی ئێران ڕایگەیاند کە لە سبەینەوە کە دەکاتە 6 ساڵ لەوە پێش نرخی نان گاز بنزین و گازرائیل بە نرخی گرانتر دەفرۆشین بەو بۆنەوە هەموو هێزی ئینتزامی و نظامی ڕژیم کەوتنە حاڵەتی ئامادەباشیەوە مەترسی ئەویان دەکرد کە پۆمپی بنزینەکان بسووتێن هەرواشیان کرد بەڵام بۆ ئاخری بە زەبری سەرکوت بەسەر خەڵکیدا سەپاندیان میم حەیدەری نینوسیوە لەکەوە ڕێبوار لە گاگلی مەریوان دەڵێت هەر ڕۆژە بە جۆرێک شاهدی گرانی سوتەمەنی و مەوادی خۆراکین ڕۆژێک باسی چوونەسەرەوەی فیشی ئاو ڕۆژێک فیشی تەلەفۆن لە فاصلەی چەند ساڵی ڕابردوودا چەند جار بنزینیان گران کرد بەڵام ئاو لە ئاوتەکانی نەخوارد بەپێی قسەی یەکێک لە بەرپرسانی دەوڵەت کاتێک بنزین لە 100 تمەن چوو بۆ 400 تمەن مەسئولینی دەوڵەتی ئینتزاریان بوو خەڵک بژێنە سەر شەقام و پۆمبنزینەکان ئاگر تێبەربەن بەڵام بینیان هیچ خەبەرێک نییە هەر ڕۆژێک بە دوای بەڕێوەبردنی بەرنمەیەکن دیارە گرانی بنزین ڕاستەوخۆ تاسیری لەسەر گوزەرانی خەڵک دەبێت بەڵام خەڵک لە بێدەنگی تەواو بەسەر دەبن لە نەزەری معیشەتیۆ خەڵک لە تەنگنا قەراریان گرتووە ڕێبوار لە گاگلی مەریوان کە سپاسی دەکەین
بینەرێکی دیکە بە ناوی کانیتاڵ لە لاوێسانی کۆماسی. ئەسڵاو ڕێز، من کانیتاڵ لە لاوێسان هەر لە سەرەتاوە گەرەکمە ئاماژە بەوە بکەم کە کێشەی خەڵکی ئێران بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان کێشەی گرانبوونی سوتەمەنی و بڕینی یارانە نیە بەگشتی. کێشەی ئێمە لەوە زۆر گەورەترە، زوڵم و زۆرداری ڕەژیمی ئاخوندیە و لە ڕاستیشدا گرانبوونی سوتەمەنی و بڕینی یارانە لە خەڵک جۆرێکە لە سیاسەتی خەڵک مەشغوڵکردن و هەژارکردنی خەڵکی بۆ دوورخستنەوە و لاوازکردنی هەستی نەتەوایەتیە لە ناخی میلەتدا. دەستخۆشی لە پرۆگرامە جوانەکەتان. کانیتاڵ لە لاوێسان. سپاس بۆ بینەری خۆشەویست کانیتاڵ لە لاوێسان. کاک زاگرۆز، هەروە کە بەڕێستان و بینەرانی خۆشەویستیش ئاگادارن، هەر چەشنە گەڵاڵەیەکە لەلایەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیەوە ئەوەی کە تا ئێستا بەڕێوەچووە زیاتر توێژی هەژار و فەقیری کۆمەڵگا تووشی قەیران هاتوون. ئەوەی ئێمە هەروەکە لە بەرنامەکانی پێشوشدا بەشێک لە بینەران چ لە ڕێگای تەلەفۆنەوە چ لە ڕێگای ناردنی نامە و پەیامەوە ئاماژەیان بە هەبوونی هەژاریەکی زۆرە لە کۆمەڵگای ئێران و کوردستان. تا چەندە دانی یارانەکان لەلایەک و بنزین گرانکردن یا باخی سوتەمەنیەکان گرانکردن تا چەندە کاریگەر دەبێت لەسەر ژیانی کۆمەڵانی خەڵک بەتایبەت توێژی هەژاری کۆمەلگای ئێران. بەڵام پێشەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بینەوە پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. فەرموو فەرموو. بەڵێ بداخەوە فەرموو کاک زاگرۆز. من پێم وایە و بینەرە خۆ عزیزمان کە باسی کرد کە شت گران دەبێ و بەرەوە ڕاست ئێمە بۆ خۆم ئیشارەم پێکرد ئەوانە کە ئەو یارانەیاندانا جوان دەزانی بە تایبەت کە ئەحمەدی نێژاد بەرنامەی دانابوو بۆی بە خەڵکەشی کورد بە هێزە نێزەکانی کورد کوتی لە سبەینی ڕاوشتانە گران دەبێ بە خەڵکیان شیار کردەوە لەسەری پۆمپ بنزینەکان سپای پاسداران ئامادەگی وەک حکوومەت نیزامی چیان ئێلام کرد. ئەمما لە بیرمانە بۆ خۆیان دەیانزانی کە شتێکی وەم دەبێتە مورد ئێترازی خەڵکی هەان دەدەن بۆی کە بێنە مەیدانێ. بەڵام مەسەلەکەەوە بوو کە ئەو شتە زۆر زوو دامرکاوە بەخاتری وەی کە ئەوانە پێیان وا بوو بۆ فریوی خەڵک بۆ مەسلەی یارانیان کە هێنا مەیدانێ مەسلەی یارانەکان کە مەترا کرد پوڵێکی نەغت سەری مانگانە کە دەگەن دەستیان یا جاری وا بە دوو مانگی دەکەوێتە سەریەک و دەوێتە پوڵێک نەوەیەک فری و بوو بۆ ماوەیەکی واخان فری و خەڵکی فری وخوا دەبێ بە قبول بکەیت. خەڵکێکی زۆر فری و خوارد پێیان وا بوو بەڵام حسابی خۆیان وەختی خۆیان حسابە نەدەکرد کە فیشی تەلیفۆنەکان گران بۆ فیشی پارەی بنزین گران بۆ ئەوانە تۆڵەی ئەو شتێ لێ کردەوە وە سێ بەرابەر وەی کە ئەو پارەی هەبوو بدە. دوای بە تایبەت ئەو برادرمان کانیتاڵ لە لاوێسانەوە دەڵێ ئیشارێکی باشی پێکرد. ئێمە لەگەڵ ئەو قسەمەش پێمان وایە زوڵم و زۆری ڕژیم هەر فەقەت زوڵم و زۆرێکی شارێکی ئەوە نەخشەیەکی سیاسی کێشاوێتی بۆ هەرچی توولانیکردنی عمری ڕژیمی خۆی هەر بۆ ئەوەیەوە فەقەت بۆ ئەوەیە کە خەڵک مەشغوڵکە هەر ڕۆژە بە قەولی خۆیان دەڵە فارز دەڵە فیلی هەوا میکنن هەر ڕۆژە شتێک دێنێتە مەیدانێ بۆی کە خەڵکی پێفریدا بۆی کە ڕۆ بۆ باشەتێکشی خستۆتە سەرمان لەگەڵ ئێستاش سڵاو لێبێ و کاتتان باش. بەڵێ فەرموو. سڵاو لێبێ و کاتتان باش. فەرموو. فەرموو بەڕێزم. سڵاو شەوتان باش. ڕێزم هەیە بۆ کاتگاتۆش بۆ خەباتەکەی چەند ساڵ لە کوردستانی باشوور. سپاست دەکەین. بەڵام بۆ لە بینی پەکەکە و حەزبی کوردستانی ئێراندا دەخالەت دەکات. بینەری بەڕێز تەوەرەی بەرنامەکەی ئێمە لەسەر گرانکردنی یارانەکانە. دەخالەت جۆر دەبێتەوە. ڕێزم هەیە بۆ خەباتەکەی چەند ساڵە خەبات دەکات بەڵام بۆ کات مختار بەڵێ فەرموو. کات مختار ڕێزم هەیە بۆ حەزبی دموکراتی کوردستانی ئێران چەند ساڵە خەباتی کردوە دروستە بەڵام ئەلان لە ڕزگار دانیشتووە بۆچی حەزبی بۆچی پەکەکە هەموو سپای پاسدارانی هێناوردووە بەدەلالەت ئاوردگار. بەڵێ تەوەرەی بەرنامەکەی ئێمە لەسەر گرانکردنی سوتەمەنیەکانی لە کۆمەلگای ئێراندا بەڵام بەڵێ سپاست دەکەین کاک زاگرۆز ئەگەر تێبینیەکی کورتت هەیە لەسەر وتەکانی ئەم بەڕێزە فەرموو.
بەڵێ هەرچەندەوە مەربوطی بە ئەو تەوەرێ و بەرنامە نییە، بەڵام بشارێکی کورت پێ بکەم. برای خۆشەویست، بە سیاسەتی خۆمان بەڕوونی لەسەر مەسەلەی کێشەی بینی پێکاکا و حیزبی دموکرات بە ئاشکرا بڵین، ئەوەتان لەبیر بێ هیچ وەخت ئەمە خاهانی وەی نین کەمە پێکاکامان بە دوژمن نەزانیوە و هێرش ناکەینە سەر پێکاکە، ئەوەتان لەبیر بێ ئێمە فقط خاهانی وەی کە شەڕی براکوژی نەمینە، ئەوان هێرشیان کردو. ئێمە بە سیاسەتێکی شەفاف و ڕۆشنمان کۆمەڵە بە هەموو کەس ڕادەگەینێ، هەموو کەس لێرەوە جۆی لە دەنجی ئەمە بێ. ئێمە بە قەڵەم، بە تفەنگ و بە دەنگی خۆمان یەک دژمنمانەوەی جمهوری ئیسلامیە، غەیرەز ئەو کەس بە دژمن نازانین و ئەو کێشانەش کە دێتە گۆڕێ تەواو ئارزومانەوە ئەمە خەڵکمان کۆ کردێتەوە بۆ ئەوەی کە بتوانین ئەو کێشەیە هەرچی زووتر بە گفتوگو و بە دیالۆگ و بێنە پارلمانی کوردستان. کورد ئەوڕۆ پارلمانی بێ لە پارلمان دانیش حەلیکەن. بەڵێ کاک زەبرۆز سپاس بۆ سۆران لە جوانڕۆ دەڵێت بەشێک لە مەسئولانە حکوومەتی وتیان لەبەر ئەوە بنزینمان گران کرد کە پێش بە قاچاقکردنی بنزین بگرین. بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. سڵاو لێبێ و کاتتان باش. فەرموو بەڕێزم. بەڵێ فەرموو. کاک موختاریان چۆنی باشی؟ سڵاو لێبێ شەوتان باش. فەرموو. فەرموو بەڕێزم فەرموو. دەنگت دەبیستم فەرموو. باشتر بۆ تۆ مەمنونم. سڵاو ڕێزم هەست بۆ نەوانەکەیشتان. سپاس دەکەین. لەسەر تەوەرەی بەرنامەکە چه وتەیەکتان هەیە؟ من ئەمەوێت لەسەر ئەو کاک محەممەدی نەوبەختە تۆزێک دەمەوە بەڕێ قسەی کرد. بەڵێ فەرموو. وتەبێژی دەوڵەت ئەو 45,000 یانە ئەو 45,000 یارانە واوە مەرزەمی ئەجات وە قەوڵی خۆی یەکێک و تێبیکەنە 35,000 یەکێ و تێبی. بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی خات بوو. پەیامەکەی کاکسوران دەخوێندەوە لە شاری جوانڕۆ. بەشێک لە مەسئولانە حکوومەتی وتیان لەبەر ئەوە بنزینمان گران کرد کە پێش بە قاچاقکردنی بگرین. بەڵام من دەڵێم تا ئاغازادەکان ببن و مێه ئافرید خۆسرەویەکان و مەحموود خاوەری و محەممەد جەهرومیەکان ببن، خەڵکی دیکە لە دەرەوەی دەسەڵاتدا ناتوانن بنزین قاچاق بکەن. کاکسوران لە شاری جوانڕۆ. شەهۆ لە تیکاب دەڵێت نیزامی اقتصادی ئێران جۆرێکە کە ئیمکانی ئەوەی هەیە گەندەڵی زۆر بێت و هەر ئەمەش وای کردووە کە پارە و داهاتی نەتەوەی خەڵکی ئێران بۆ ئێرانیەکان سەرف نەکرێت. شەهۆ لە شاری تیکاب. بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. فەرموو سڵاو لێبێت. سڵاو لێبێت لەسەر تەوەرەی بەرنامەکە کە گرانکردنی سوتەمەنیەکانە و کاریگەریەکانی لەسەر کۆمەلگا. فەرموو. ئەوە دانین بۆ بەرنمەیەکی دیکە لەسەر خودی تەوەرەی بەرنامەکە گرانکردنی سوتەمەنیەکان و کاریگەری لەسەر کۆمەلگا. بڵێ شەماڵ لە مریوان دەڵێت هەروواکە سۆران لە جوانڕۆ وتیان گرانی بنزین و وای دەیبنێن کە لەبەر قاچاقکردنی بوو بێت. ئەی گرانی گازرائیل، گرانی گاز، گرانی بنزینی هەواپەیما و باقی شتەکانی دیکە چی بوو؟ ئایا خەڵکی دەتوانن بنزینی تەیارە و گازی مایع و ئەوانی دیکە قاچاق بکەن یا خۆیان دزە گەورەکانی وڵاتن؟ بەڵێ ئەگەر وتەیەکەیە لەسەر ئەم پەیامانەی بینرانی خۆشەویست کە لە شارە جێژەکانی کوردستان بۆ هێ نردوین فەرموو. ئەو برادری کە باسی محەممەد باقری نەوبەختی کرد ڕاستە فارز مەسەرێکی مەشهوریە دەڵێت درۆگو کەم حافزاست چون دەیەویست درۆ بکە 6 مانگ لەوەی پێش ئەوە پرۆگرامەکەی دەکومنتمان هەیە لە لای 6 مانگ لەوەی پێش ئاغای محەممەد باقری نەوبەخ بەک وتەوێژی دەوڵات قسەی کردوتی هیچ شتێک گران نابێ، هیچ شتێک نایڵین گران بێ، تازە نە بنزین گران دەبێ نە سوتەمەنی باسی هیچی ئەمانی دیکە کرد. چەندین شتی نێو هێناکەوانە نایڵین پێشی دەگرین نایڵین گران بێ. 6 مانگی پێ نەچۆ هەردوونە شێوە ئاغای محەممەد باقری نەوبەخ دێ ئیعلامی ئەوەی دەکا کە بنزین لە 700 بێت بە 1000 تمەن و هەر بۆ خۆی تەواوی ئەو شتانە دەبینیە کە بە دوای گرانکردنی بنزین سوتەمەنیەکانی دیکەش گران بووە و ئەو گرانیە نیشانەیەکی وەیە کە
هیچ بەرنامەیەکی ڕوونیان نەبوو نەیان دەزانی بەڕاستی چی بەچۆ دەچێشێ هەروە تیرێک بوو لە تاریکی هاویشتیان لە هیچ جگایەت هەموو اقتصادانیان دنیاە لە ئەوروپا لەسەرەوەی وەدەنگاتن وەک تیرێک بوو لە تاریکی هاویشتیان بزان بەڵکە بیگرێ و دیتمان بە ئاشکراش دیتمان هەر وەک پێشبینی دەکرا نەگرا سەرکەوتوو نەبوو بەرنامەیەکی شکست خواردە بوو بەرنمەیەکە کە دەوڵەتی بەرەو وەرشکستگی دەبا. بەڵێ کاک زاگرۆز سپاس بۆ وتەکانت بینەرانی خۆشەویست بینەری بەرنامەی ئێوە و ئاڕۆژهەڵاتن کە هەموو شەوانی پێنجشەمە لەسەر هەینی لە کاناڵی ئاسمانی ڕۆژهەڵاتەوە بڵاو دەکرێتەوە ئێوەش دەتوان لەسەر تەوەرەی ئەم شەوی ئەم بەرنمەیەکە لەسەر گرانی سوتەمەنیەکانە کە لە ڕۆژی چواری جۆزەردانەوە جێبەجێکراو دانی یارانەکان و کاریگەریەکانی لەسەر کۆمەلگای ئێرانە ئێوە دەتوان لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 0964 750 365 0416 لە ڕێگای وایبەر واتساپ و لاینەوە پێیان بۆ ئەم بەرنامەیە بنێرن و ڕاوبۆچوونی خۆتان لەسەر ئەم پرسە لەگەڵ ئێمە و باقی بینەرانی خۆشەویستە باس بکەن. ئەو ناوبڕە دەبینین و دەینەوە خزمەتتان. بەرنامەی ڕەمان بەرنمەیەکی تەحلیلیە بۆ لێکدانەوە و شرۆڤەکردنی زیاتری پرسەکانی تایبەت بە کوردستان، ئێران، ناوچەکە و بەگشتی جیهان. لە ڕۆژانی ڕابردوو ماڵپەڕانێ خۆیەکان بڵاویان کردوێتەوە شەو گرفتی نەبوونی پێداویستە سەرەتاییەکانی ڕۆژانە لە ئاوایەکانی سەر بە پارێزگاکانی کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەت پارێزگای ئیلام خەڵکی ئەو ناوچەیە ناچار کردووە کە ماڵ و زێدی خۆیان بەجێ بهێڵن و بۆ درێژێ ژیان ڕوو لە پراوێزی شارەکان بکەن. گەرموگەشتین سڵاوی ئێمەتان پێشکەش بینەرانی خۆشەویست بێڕای هاوکارانم بوونیەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی لاپەڕێ حەوت. بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر. شغلەکەمانی تر بە وەسیلەیەکە وای ئێمە سنعێکمان مدەدی خەریک کارگەری و هەڵەبەنیامەتر بووین ئایسەی دەرفشمێشێ ناتوانم لە حیوەت یانە هاتوون ڕێما ئاوەردیام دەستفرۆشیە ئەمیش دەرامەتێکی وا زیانی هەم بوو خۆمان مشکڵە هەم بوو مردمێژی وەڵا ڕۆژە سەفتانە من دۆگە دوانێت 280 خواوەکێڵ بیوەسە خێرم یانێک لە مایەکەم ماوی دۆدانەی 280 یانێت 280 بیوەسە ماڵێ دێکم دا لەم ڕۆژیارە دایوارە پێزدا خەجانە الحەمدولیلای تر مردم گشتی دەستی لێ کێشا لە گۆشت و لە مامر و لە برنج و لە ڕۆن و ماسێف زەمینی گژەی زمسانەوە سەسی زمینەکەشمان وە تەڵخی ئەو گوزاران لەخوایەوە خەرجمان وە بۆن مەسۆلینە و فراتێتە خوارە چۆن ئەو نەگرانیان کردێتە دەستیاتمان پێ ناگەی سینینەوە خۆی کۆمەکێکە بۆ مردم هەرەو گرانی و خەفەتەوە خەفەتەوە مردمای خوادای دروان خۆی کۆمەکە بۆ جامێعە دەرخواستم ئەوە سەک بەرنامەیەک بووێ حەق و ناحەق لە یەک جیاوە بکرێت هەدا من دەستفرۆشیەکەم بزانن هەستم وەسیلەیەک مەس ئیمکاناتێکم هەست بیم جلەوەم برنا هیچ مشکڵێک نییە ئەگەر ئەزانیش نیەسم وە ناحەق حاجەت و ئازار نەوێ یانێ کولەن جامێعە ئەمە لە یەک جیاوە بکرێ حەق و ناحەق لە یەک جیاوە
وازمنەوە ئارزوومەوەی هەمیشە مردم لە تەکێکا سەداقەت وێ یانە چه لە ئەدارەوە چه لە سەدا و سیما و چه هەردەکوێنەکە و ئەو ئینسانە تێتە شۆرکارێکە و لە ڕێ سەداقەتەوە لە ڕێ درێسیەوە لە ڕێ ئەوەی دە بوو مشکڵ مردمێ من باران سوانم لێ کرد سوان نکراوە باوە دەمانەوە ئایسە ئێمە جوانگەلمان بێ حەد و حەسا و هان لەژێر مشکڵە و بوون هەرەوە مشکڵە و فەقەریە لەو ڕیوە کارگە لێ خلافە تێرن ئەژنە شۆن کارگە لێ نامیزانەوە ئەو وەختەیە پیرەکانمان ئەلعان گشتی بیوەسە ئاژاولێ لە ناو خانەوادەوەدا چۆن دەرامەدی نییە ناتوانێت خەرج خانەوادە تامین کاتا تەقازان مەسئولین لە هەرچی توانیانە هەست بە سەداقەتەوە تەک مەلما بێنە ناو ڕەفتارکەن و لە دەست لە در و قەوڵدان و ئەمانە بکێشێتە ئەگەر ناتوانیش نێژن ئەیزێمە شۆرا شارەکانمان پارێکە ڕۆژێ دەرا لە لێرەوە هاتن ئاقەم مشکڵ هەلەکەین ئەمە ئاگەینەوە ئاگەین وەلی هیچ کامێکی تر ناینەوە سەروەخت هیچ کەسێکەوە بەڵێ بینەرانی خۆشەویست بینەری بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتن کە هەموو شەوانی پێنجشەمە لە سەرهێنی لە ڕۆژهەڵات تیڤیەوە پێشکەش بێەوە خۆشەویستان دەکرێت و تەوەرەی ئەم شەوی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتیش لەسەر گرانکردنی سوتەمەنیەکانە و کاریگەریەکانی لەسەر ژیانی کۆمەڵانی خەڵک لە ئێران و لە کوردستان بەگشتی. کاک زاگرۆسەر واکە بینەرانی خۆشەویست ئاگادارن حەسەنی ڕوحانی بە دروشمی تدبیر و ئومید هاتە نێو گۆڕەپانی هەڵبژاردنەکانەوە. ئەوە نزیک لە 2 ساڵ لە دەورەی سەرۆک کۆماری ناوبرا و تێدەپەڕێ و نەیتوانیوە دروشمەکانی خۆی جێبەجێ بکات. تا چەندە ئاغای حەسەن ڕوحانی بە لە بەچاوگرتنی ئەو هەژاری و بێکاری و فەقر و هێڵە هەژاریەی کە زاڵە بەسەر ئێران بەگشتی تا چەند دەتوانی وێستی دروشمەکانی خۆی جێبەجێ بکات. ئەگەر ڕوحانی بۆ خۆی لێ هەموو کەس باشتر دەیزانی کە گەیشتۆ بوو بە وارسی وڵاتێکی وەرشکستە و ڕووخاوی اقتصادی شرایەتی بحراندا لە شایەتکە تحریمی اقتصاد ئەو زەختەی لەسەرکردن هەر شعاریاندا کوتیان تاسیرمە لەسەر دانانی هەر کوتیان کەوە بۆ ئێمە مهم نییە بەردەوام دەبین تاسیرهای ئەمپریالیزمی جیهانی هیچ نییە بەڵام بە ئاخری ئێترافیان کرد کە ئەوم ئەنە پشتی ڕژیمی شکاند و تازە زمانێک کە ئاغای ڕوحانی بە وەرشکستگی ئەو وڵاتە دەگرێت سندوقی کاسە و سەروەتی میلی ئەودەمی بگەیشت بۆ بە ئاستێکی کە دەوڵەت بەرە وەرشکستگی دەڕۆی دەی لەو شرایطەدا شعار دووبارە ئەوەش مێتۆدێکی دیکەیە لە ئەحمەدی نیژاد دەیەوێت دووبارە خۆی بگرێتەوە دەیەوێت خەڵک ئارام کاتەوە دەیەوێت کلیدێکی هێناوە بە خەڵک پێ وایە مشکل گوشایە دووبارە نازانێت کە خەڵک لە ژیانی ئیجتیماعیدا نانی دەوێت ئازادی دەوێت مەسکەنی دەوێت دەبێت جگایەک بە تێدا بژی دەبێت ژیانێکی ئاسوودەی دەوێت ئەو ژیان ئاسوودە بە پارە تامین دەبێت بە پوڵ تامین دەبێت دەوڵەتی ڕوحانی بە چ بوو جێیەکە توانی تۆ قەلانەی ئەمە نازانم قەولانی لە چۆڕهێناوە دەرێ ئایا بە هەوێە بوو کە دەرچی تحریمەکانی بۆ بکرێتەوە دەرچی تحریمیش بکرێتەوە خۆ دەبێت خەڵک بزانێ ئەو پارەیە نادەن بە بیدەن بەدەستوی کە خەڵکی پێفریودا بیدا بە نەو جانبازان و نازانە پاسداروانە ئەو پارەی بە شێوەی اعتبار دەدەنێت دەڵێت 4 میلیۆن پارەت لە لای مێ بەڵێ وەرە خەرید بکە پارەکەت بۆ دەدەین بێ دووبارە ئەو غەرب نایە دووبارە و پارەی بدە بەوانە کە تەقسیمی کەن بەسەر خۆی بینێرێ بۆ لوبنان بینێرێ بۆ سووری
بینیێرە بە یەمان ئێستا بەڵە لەبەرەوە ئێستا ئەو قەول و قەرارێک کە ئاغای ڕوحانی دای بە بڕوای من بەخەت نەوەیەک فری بوو بۆ خەڵک و فریوێک تازە بوو و ئەوەش هەموو فریوێک ماوەیەکی هەیە وردە وردە خەڵک جارەز بوون خەڵک ماندوو بوون ئێستا ڕۆژی وەیە بەڕاستی لە دەستگای حکوومەت وە لە دەستگاهای ئەمنیەتی نەپرینجێنەوە ئەو دەوڵەتە خۆی نیشان داوە کە شکست ناخوا بەهێزدا بە توانایەت دوای قودرەتی هەیە وەلی ئەمەلەن نیشانی داوان نییە لە زۆر جگەیان لە مەهاباد نیشانی داکە ئەمەلەن بۆیان نەکراوە ناشکرێ و خەڵک وەختی خەڵک بەڵێ کاک زاگرۆس پرسیارێک هاتووە لە هەژار لە شاری مەریوانە دەڵێت پرسیارێک بۆ ئەو میوانە بەڕێزەم هەیە ئایا بارودۆخی ئابووری ئێران لەژێر دەسەڵاتێکی پاوانخواز و دیکتاتۆر و ئیسلامی سیاسی کە ئێستا حاکمە بەسەر ئێراندا ئەتوانێت باش بێ و ژیانی خەڵکی لەم گوشار و نەهامەتیانە دەرباز بکات؟ من باوەڕم نییە ئەو دەوڵەتە خودی سیستمی دەوڵەتەکە ناتوانێت ئێران وڵاتێکی دەوڵەمەندە ئێران توانایی هەیە ئێران قدرەتی وەی هەیە کە ژیانێکی مرۆڤ خۆش بۆ میلەتەکەی دابین بکە بەڵام ئەو دەوڵەتە توانێنێ ئەو سیستمە توانایی وەی نییە خودی ماشێنی دەوڵەتی ئیمکانی وەی کە بتوانێت ئەو سەروەتە عادڵانە تەقسیم کە و ژیانێکی ئابرومەندانە بۆ خەڵک دەستە بەرکە لەو سیستیمە من بەبعید دەزانم چاوەڕێی وەی نەبن کە ئەو دەوڵەتە بتوانێت کارێکی عادڵانە بکە و تەقسیمی عادڵانەی سەروەت بکە لە نێوێرانەدا. بەڵێ ئەبینەرێکی دیکە بەڵێ کاک شۆڕش لە شاری مەهابادەوە دەڵێت کۆماری ئیسلامی لە سەردەمی ئەحمەدی نژاد و پێشتریش بگرێت لە سەردەمی ڕەفسەنجانیەوە بەرەبەرە بەم مافانەی کە خەڵک لەسەر سەردەمانێک بەهۆی خەباتێکی نێونەتەوەیی لەسەر جەم گۆی ئەرزی دەکرا خەڵک یەکسری مافی هەبوو بەڵام کۆماری دژە خەڵکی ئیسلامی بەهۆی نەبوونی سندیکا و ڕێکخراوە و ئەوانەوە سەرکوت کرا و بە دانی یارانەکانیش ڕێژەی هەژاری و بێکاری و شقاوەتی خاڵک زیاتر بوو. کاک شۆڕش لە شاری مەهابادەوە بەڵێ فەرموو. هەروە کاک شۆڕش ئیشارە پێ دەکات حەقیقەتێکی تێدایە ئێمە بەرەبەرە هاتوین لەو ڕۆژەوە کە جەمهوری ئیسلامی هاتوۆتە سەر کار ئەوانەی کە لە بیریانە هەر ڕۆژە بێن خەڵک بەرەو فەقیری و هەژاری ڕۆیشتۆ هیچ شاخصێک نییە هیچ نیشانەیەک نییە لە ساڵی 57ەوە بەو لاوە کە خەڵک بەرەفە گەیشت پێ کە خەڵک گەیشت پێ بە ئاسوودەیی خەڵک ژیانێک ئارامتری مەسەرەن ئەو ساڵ لە نسبەت پاری دیکە هەی بێ ئەو سەیرە هەمیشە بەرەو نزوو لە بەرەو خوارە هەم لەباری اقتصادیەوە هەم لەباری ئازادیای سیاسیەوە و هەم لەباری کۆمەڵایەتیەوە لە هەموو محورەکاندا خەڵکی کەوتۆتە ژێر زەخت و زۆر دیکتاتۆری و ئەو دیکتاتۆرەتە گرێی ئەسلی و ئەساسی کۆمەڵگای ئێمەیە بۆیە پێم وایە خەڵک دەبێت ئێعتماد بە خودی هێزی خۆیان بکەن سقە بە یەکتر بکەن ئێعتماد بە یەکتر بکەن جیرانەکان لێ کۆبنەوە گەڕەکەکان لێ کۆبنەوە لە دەوری کۆبنەوە چارەیەک بۆ گەڕێکی خۆتان بکەن چارەیەک بۆ شارەکەی خۆتان بکەن وردە وردە ئەو هێزە دەتوانێت ئاڵ و گۆڕ بک بەو دەوڵەتەی دەتوانێت فشاری بۆ بێنێ ئەو دەوڵەتە واژ نییە کە هەرچی ئیرادە بک دەتوانێت بەسەر ئێوە بێنێ ئێوە بەڕاستی میلەتە ئەو میلەتە شایستەی ژیانێکی خۆشن ئێوە حەقتانە باش بژین ئێوە حەقتانە کە نیازخانتان بەراوەردە بێ بۆ ئێمە چاوەڕوانی وەی دەکەن کە ئێوە بۆ خۆتانی بە ئێعتمادێکی کە بە یەکتر دەکەن لێ نزیک بوونەوە مەترسێن لەوەی دەوڵەت بڵاوی کردێتەوە هەموو کەس لەگەڵ دەوڵەتە دەنجێ مەکەن لەکنەوەی قسە لەکەن لەگەڵەوەی ئەوە پیاوی اطلاعاتە هیچ کەس پیاوی اطلاعات نێوانی محتاجن لەگەڵیانن هەموو کەس ئێعتماد بکەن بە یەکتری نیگەران مەبن لە یەکتری هەر ئەو دەوڵەتە دەڕوخ من لە زمانی شاژ ویان دەکردیان کرد هەموو دنیا ساواچیە وان نەبوو خۆت معلومیش بوو قیامێکی گەورەش کرا و هەموو دنیاش ساواچی بەڵە هەڵبوو بەڵە پیاو فرۆشە بوو بەڵە جاشیشە بوو بەڵە خیانەتکاری شەیەک خەڵک دەتوانێت بە خاتری پوڵ نەتەوەی خۆش بفرێشێ بەڵام باخانەوەی بزانن هێزی خەڵک زۆر لەوانە گەورەترە نیگەران مەبن لەوەی کە ئێعتماد بکەن بە یەکتر یەکترتان خۆش ببێ. بەڵێ کاک زاگرۆس سەحەر لە سنە دەڵێت من دانیژووی اقتصادم و دەستخۆشی بەرنامەکەتان
نظر من نظام اقتصادی ڕژیم بەهۆی هەبوونی کەم و کوڕی لە بەرنامەڕێزی مدیریەتی ناسەحیح لەلایەک و تحریمەکانیش لەلایەکی ترەوە ئامەڵی چوونەبانی تەوەڕم و گرانیە لە ئێراندا. ئیسماعیل لە شاری هەمەدان. سلام شب بخیر خدمت شما و بینندگان ارجمند. در 4 خرداد که قیمت بنزین و باقی مواد سوختی گران شد، دولت انتظار داشت که مردم به خیابان‌ها بیایند و به همین دلیل نیروهای رژیم به حالت آماده باش درآمدند. اسماعیل لە شاری هەمەدان. شاهۆ هەورامی دەڵێت بە زمانی هەورامی پەیامی نردووە، دەڵێت سڵاو پێی بەرنامەکەتە و دەستوەشی پێی گرت هەمکارەکەتە. منیش جا سەر و باوەڕەنا کە تەرح و یارانە منجر بە شکستی چون دەوڵەت مەتا و یارانە و تەمام و خەڵک و ئێرانی پەرداخت کەرۆ فەقیر هەر فەقیرتر مەبۆ. کاک شاهۆ هەورامی دەستی خۆش بێت. سارا لە شاری سارە لە سەڵواتەوە. منیش لەسەر ئەو باوەڕم کە گرانبوونی بنزین مساویە لەگەڵ گرانی کرێماشین و کرێ تاکسی، گرانی گازۆیل یەکسانە لەگەڵ گرانبوونی کرێهای حمل و نەقلی جادەیی و ئەمیشە تەئسیردا ئەنێت لەسەر گرانبوونی هەرچی کاڵا هەست کە گرانیەکەی لەسەر شانی ئێمەی خەریدار قورسایی دەکات. سارە لە شاری ببوورە لە سەڵواتەوای سنە. کاک زاگرۆز هەروواکە بینیمان محەممەد باقری نەوبەخت وتەبێژی دەوڵەت پێرەشە و لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنیدا ئاماژەی بەوە کرد یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە گەڵاڵی یارانەکان لە ئێراندا جێبەجێکرا بەشێکی ڕێگەڕێتەوە بۆ پاراستنی ژینگە، دروست مەصرفکردن، ئیسراف نەکردن و چەند پاساوی دیکە هاوردەوە و عادڵانە تەوزیعکردنی ئەو ئیمکاناتی کە هەیە لە بەردەستی دەوڵەتە. ئەم پاساوانە تا چەندە دەتوانێت منتەقی و ڕاست بێت؟ وەڵام من پێم سەیرە ڕژیمێکی کە کارنامەیەکی زۆر ڕەشی لەسەر لەو هەموو قەتڵ و ئام و جنایەتە گەڕێکە لەسەر خەڵک دیکە بەڵایەکی کە دەوڵەتی ئێران و حکوومەتی ئێران بە ژینگەی هێناوە وەک جنایەتێکی جەنگی حساب دەبێ بەڕاستی. تۆ چاوی لەکە دەریاچی وریمێ چ لێ کرد؟ دەریاچی وریمە هەموو کەس دەیزانی وای لێدی، هەموو کەس دەیزانی و بۆ خۆشیان دەیانزانی، کارشناسیان دەیانزانی، پێشبینیان کرد بڵێ هەموو شتێکیان پێشبینی دەکەن، هیچ کارێکیان نەکرد. ئێستاشی زنە لە شوێنەکانی دیکە ئەوە لەسەر تاسەری ئێرانی بە وێرانی کێشیەوە. مەسەلەی ژینگە من پێم وایە من لە زیاد جمهوری ئیسلامی دەبوو شەرمێ بکە باسی ژینگە بکە، چون ژینگەی ئێرانێکی ئاوەدانی وەرگرت سەردەمی قیامێکە قیاممان کردو، هەموو خەباتمان کرد، خوێنمان ڕێژ هاتینەوە، وڵاتێکمان وەرگرت. ئەو جمهوری ئیسلامی کە هاتە سەری بە برە و وێرانی بردو. ئەدێخەل لەبارەی ژینگەوە من لە هەموو زمانێکی ژینگەی ئێرانی ژینگەی خۆش مرکزی توریزم بوو دەهاتن، بە میلیۆنها خەڵک دەهات ئێرە ڕووی لە ئێران دەکرد، لە شیراز و لە ئیسفەهان و لە شاخەکانی هەورامانی خەڵکی ئوروپا داهاتن چاوی لێ دەکردن. ئێستا و ژینگەیان وێران کردو بە دەوڵەتی جمهوری ئیسلامی تازە شعار دەڵێمە بە خاتری دڵسۆزی بۆ ژینگەیە کە خەریکین ئەو یارانەوەوانە کۆنتترۆل دەکەین. ئیدی نازانین بۆ کۆنتترۆلکردنی ماڵ بە ماڵی خەڵکە کە خەڵکی وەک سوالکەر لێ کردو، هەموو دەبێت دەستی بگرێتەوە دەوڵەت پۆڵی بداتێ. چەندین کەس کەسایەتیان شکاندۆ، کەرامەتی ئینسانیان شکاندۆ، خەڵکیان ڕوخاندۆ، خەڵک لەباری ئەخلاقەوە ڕوخاوە و ئەوەش خەتای خۆی نییە، خەتای هیچ کەس نییە. ئەو کەسێکی معتاد دەبێت، ئەو کەسەی خۆی دەفرێشێ لەش فرۆشی دەکا، فقط خەتای ڕژیمە کە وای لێ کردەوە بەڵای بەسەرەوەی ناوە ڕژیم ئەوانەی ساز کردەوە. بەڵێ کاک زاگرۆس کاتی کەممان ماوە پەیامی زۆری ژات من بەش لە پەیامەکان دەخوێنمەوە. کاروان لە شاری مەروان دەڵێت دەوڵەتی تدبیر و ئومیدی ڕوحانی تدبیرەکانی نەیانتوانی ئومید و هیوا بگەڕێنەوە بۆ ناو خەڵک، هەرچەند ئێمەی کورد هیچ هیوا و ئومێدێکمان بە دەوڵەتی یەک لە دوای یەکەکان ڕژیم نەبووە و سەهمی ئێمە وەک ڕابردوو هەر فەقر و هەژاری و شکنجە و ئێعدام بووە. کاروان لە مەریوان. حەمید لە سمنان دەڵێت سڵاو لە بەرنامەکەتان و دەستخۆشیتان لێ دەکەم. من ئەو کات لە کوردستان بووم، داوایان لێ کردم کە ببم بە پاستار، بەڵام قبوڵم نەکرد و ساڵێک هاتوومەتە سمنان خەریک کارکردنم لە شرکتێکی خصوصیدا. هەرچەند محتاج بووم، بەڵام قبوڵم نەکرد کە بە خاتری بێکاری و هەژاری ڕوو لە خەیانەتکردن بکەم. ئێستا سەربەرزم بەوەی کە نەبوومە بەکرێگیراوی ڕژیم. کاک حەمید لە شاری سمنان هیواداری نمونەت زۆر بێت.
سامان کۆماسی مەریوان دەڵێت سەرەتا دەوڵەت بە بیانووی کەمکردنەوەی ئیسراف و زێدەڕۆیی لە بەکارهێنانی شتومەک و پاراستنی ژینگە و باشتر مەسرفکردن کڵاوی لەسەر خەڵکی ئێران نا، بەڵام مەبەستی سەرەکی ڕەژیم ئەوە بوو کە بەدانی یارانەکان زیاتر لە 90,000 میلیارد تمەن پارەی بۆ گەڕایەوە تا سەرفی کەسری بودجەی خۆی بکات، بەڵام لە ڕاستیدا بۆ یارمەتیدانی لۆبنان و باقی ئاژاوە گێڕیەکانی لە ناوچەکە سەرف کرد. سامان کۆماسی مەریوان. بەڵێ هاوڕێیانی هاوکارم ئاماژەکەن کە ناوبڕێک دەبینین و دوای بینینی ئەو ناوبڕا دێنەوە خزمەتتان. ئاور بەرنامەی ئاور شرۆڤەیە، شیکردنەوەیە و وردبوونەوەیە. بەرنامەی ئاور وردبوونەوە و ئاوردانەوەیە لە هەواڵەکان، لە هەواڵە گرنگەکانی جیهان، ئێران و کوردستان. بەرنامەی ئاور شەوانی یەکشەمە و سێشەمە لە دوای هەواڵە کوردیەکان پێشکەشی ئێوەی بەڕێز دەبێت. لەم بەرنمەیەدا لەگەڵ میوانێکی بەڕێز ئاورێک دەدەینەوە لە هەواڵە گرنگەکانی جیهان، ئێران و کوردستان. لەگەڵ بەرنامەی ئاور شەوانی یەکشەمە و سێشەمە هاوڕێمان بن هەتا هەواڵە گرنگەکانی جیهان و ئێران و کوردستان لێک بدەینەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، بینەری بەرنامەی ئێوە ڕەشڵاتن و تەوەری ئەم شەویشمان لەسەر گرانکردنی سوتەمەنیەکان و یارانەکانە لە ئێراندا. کاک زاگرۆس، پەیامی زۆرم خوێندەوە لە بینەرانی خۆشەویست لە شارە جیاجیاوەکانی ئێران و کوردستان. ئەگەر تێبینیەک لەسەر پەیامەکان هەیە لە خزمەتتان. من یەکی هەیەکە دەبێت جێگای ڕێز و احترامە کاک حەمیدە لێ ڕاستلاوی لێ دەکەین لێمە ئەوەی لە شاری سمنان. لە شاری سمنان کاک حەمید هیوادارم ئەو نانی شەرافەتمەندانەیە دەیخۆی نمونەی وەکتۆ زۆر بن. سیاسەتی ڕژیمەوە بوو خەڵک بێکارکە، جون بوو جە لە دەستی خۆیەتی، پارە لە دەستی خۆیەتی، خەڵک بێن ئیستخدامی وی بن، بچن بۆ ئەی پاسداران، بچن بۆ بەسیت، بچن بۆ خۆ نێو ڕێزەکانی وان. واوە یەکێک لە سیاست گەورەترین قازانج لە بێکاری و لە بێکاری و لە داخستنی کارخانەکان حکوومەتی جەمهوری ئیسلامی دیکە، چون نێرویەکی هەرزانی ئەسکەر و نێروی ئینتزامی وەگیر دەکەوێت کە ئیستخدامیان دەکا. و من پێم وایە جێگای ڕێزی جەنابەت نانێکی شەرافەتمەندانە و سەربەرزانە دەخۆی. بەڵێ کاک زاگرۆس، پەیامێک هاتووە لە شاری نەینووسیوە لە شاری کام شارەوە، بەڵام نووسیوە ئەسڵاو بە کۆمەڵە و بەرنامەکەتان و بە خێراتنی کاک زاگرۆس دەکەم. وڵات جمهوری ئیسلامی تەنها ژێرخانی وڵات وێران دەکات. ئەگەر کوردستانی ڕۆژهەڵات بەدەست خۆمانەوە بوایە و خۆمان بەڕێوەمان بردبا، خۆشترین ژیانمان دەبوو، چون کوردستان ژێرخانی ئابووری باشی هەیە. وڵاتی ئێران سیاسەتی خەڵک برسیکەر بەڕێوە دەبات تا خەڵک نەتوانن فشار بۆ حکوومەت بێنن و یوسف مکوریانی نینووسێت لەکوێ نووسیوە. کاک زاگرۆس، بە وتەی خودی بەرپرسانی ڕەژیم لە زیاتر لە 10 میلیۆن کەس یارانە بڕاوە. ئەمە دەتوانێت چ پەیامێک بێت لەلایەک بۆ کۆماری ئیسلامی و لەلایەکیشەوە بۆ خەڵک؟ تەمبرانی ئەو یارانە زۆر بە حساب شدە بوو لە قشرێکی بڕی لە میانە بۆ سەری قشری میانە قشری ڕۆشن فکر بوون، قشتێکن کە مەسەن کابرات دکتۆرەوەنە تێگەیشتوترن، لە خەڵکی ئاگاترن، ئەلەو خەڵکەی بڕیوە ئەوانەی کە خەریکن زەمینە هەیە لە نێواندا بەرەساسی فەخرێکی کە لە نێواندایە جەلبی خۆیان کە لەو نێوەدا زۆری بڵاو دەکاتەوە. ئەو پارەی کە یەکێک لە بینێرانمان ئیشارەی پێ کوتی فەقەت لەوانەی کە تەرەوداری خۆی این نەیبڕیوە،
هەر ڕاستە بەشێکی زۆری لەوانە لەو کەسانە نەبراوە کە لە حاشیەش شارەکاندا دەژین لە دیهاتەکاندا دەژین و ئەو لەوێدا خەریکە داوی داناوەتەوە خەڵک جەزبی هاوکاری و هەماهەنگی خۆی بکە بۆی کە نیرو ئینتیزامیەکانی تەقویەت بکە بۆی کە بتوانێت ئەو نیزامە بە هەر چی بێ عمرێکی چەند ڕۆژەی دووبارە بداتەوە ڕاگیری. بەڵێ کاک زەگرۆس هاوڕێن هەڵکارم لە ژووری کۆنتۆڵ ئاماژەکەن کە 3 دقیقەت ماوە منیش چەند پەیامێ ماوە کە بیان خوێنمەوە و بەڵێ کاک ئەحمەد لە سنە دەڵێت بە هاتنی یارانەکان خەڵکی ئێران قودرەتی خەریدیان هاتە خوارەوە لە سایەی دەسەڵاتی ڕەژیمدا پوڵی کڕێنی نانی وشک و سێوزەمینیمان نییە خەڵکی پوڵی گاز تەلەفۆن بەرق و ئاویان نییە کەچی دەوڵەت هەر گرانی دەکات و یارانەش لە خەڵک دەبڕێت. سامرەند لە هەوشار دەڵێت ئامارەکانی ڕەژیم نیشانی دەدەن کە زیاتر لە 32% حەشیمەتی ئێران تووشی سوئی تەغزیەن 70% بنەماڵەکان تووشی کەمبودی ئاسنن و 50% ژنان تووشی پووکی ئێسقانن و بارودۆخ بەم جۆرە بڕواتە پێش وەزعەکە خراپتر دەبێت و ئەو ئامارانەی کە ئەمڕۆ ئێعلامی دەکەن خودی ڕەژیم حتمەنەکە لە ساڵی داهاتوودا زیاتر دەبێت. سامرەند لە هەوشار. حەمید دەڵێت بە پێی هەواڵێک کە من بیستومە سبەی جوهینی هەشتی جۆزەردان قەرارە خەڵک بنزین لە بنزینخانەکان نەکردن و تەحریمی بنزین بکەن و بەو جۆرە سەرنجی میدیاکانی خارجی بۆ لای خۆمان واتە خەڵکی ئێران و کوردستان ڕابکێشین کە هۆکاری نەکڕینی بنزین گرانیە کە لەلایەن دەوڵەتی تەدبیر و ئومیدەوە گران کراوە و ئەگەر هەمومان یەکدەنگ بین دەتوانین ئەو خواستانەی کە هەمانە وەکو هەرزانکردنی بنزین و باقی سوتەمەنیەکان و شتومەکەکان ئێمە دەتوانین بەو ئامانجەی خۆمان بگرین یەکگرتن و سەرکەوتن دوو چەمکی لێک نزیکن و دەبێت لە یەک بەئاڵێن. کاک زاگرۆس ئەگەر وتەیەکی کۆتاییت هەیە و تێبینی کە هەیە لەسەر وتەی ئەم بەڕێزانەکە لە شارە جیاجیەکان دەکەم کە پەیوەندیان کرد بە ئێمەوە هەر وەک کوتم ئاخری ئیشاری پێکرد بەڵێ دەبێت حرکتێک بکرێ حرکتێکی ئێترازی بکرێ هەمومان بەخەرە فکرەکانمان لەسەر بەچمێت تۆدێکی کە کەمترین زەرەری بۆ ئێمە بتوانین ئێترازەکانی خۆمان دەنگی ئێترازی خۆمان بگرین بۆ مطمئین بن بە یەکگرتووی سەرکەوتنیکی گەورەتان بۆ دەستەبەر دەبێت وەوە تەنها زەمانەتێکە کە بۆ ژیانێکی خۆش و پڕ لە شانازی لە داهاتوودا. بەڵێ ئاخرین پەیامە خوێنمە و خواحافیزی لە بینەرانی خۆشەویست دەکەم. کاک بینەرێک لە شاری مەریوان کاوە لە مەریوان دەڵێت کاک موختار سڵاو و دەستخۆشی لێ ئەەکەم بۆ بەرنامە جوانەکەتان بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات دانی یارانەکان یارانە و گرانکردنی شتومەک لە بەرژەوەندەی خەڵکی هەژاردا نییە تەنیا بێدەنگکردنی دەنگی ناڕەزاییە و وەکو ئەوە وایە کە بڵێ 1000 تمەنت پێدەدەم و 2000 تمەنت لێ وەرئەگرم کاوە لە شاری مەریوان. کاک زاگرۆس سپاس بۆ ئەوەی کە بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا کرد و پەیوەندیان کرد. سپاس بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی ئێوە ڕۆژهەڵات و سپاسی هەر هەموو ئێوە خۆشەویستان دەکەم کە لە ڕێگا جیاوازەکانی وەکو وایبر واتساپ و لاین بەشداری لە بەرنامەی خۆتان بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا کرد و تا پێنجشەمەی داهاتوو وەتەوەرەیەکی دیکەی تایبەت بە ئێران و کوردستانی ڕۆژهەڵات شاد کامەران و بەختەوەر بژین ماڵاوە.